یانی هەولێر لە شاری بەغداد و لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 15 خولی ئەستێرەکانی عێراق بووە میوانی کەرخی خاوەن ماڵ. هەولێر نیازی تۆڵەی ئەنجامە خراپەکانی یاریەکانی پێشووی هەبوو. لە خولەکی چواردا بە ئەسیستی مستەفا قابیل سەفین مەنسوور بربەستی یەکسانی شکاند و هەولێری لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. لا خولەکی 29 سەفین مەنسوور تۆپێکی لە شێرکۆ کەریمی هاوڕێی پێگەیشت و گۆڵی دووەمی خۆی و تیپەکەی لە یاریەکە تۆمار کرد. هدف ثاني لأربيل في مرمى الكرخ. لاحظ الإعادة من الجهة البعيدة، عدم وجود التغطية جهة اليسار لفريق منتخبنا الشباب. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم کەرخ لە ڕێگای عومەر نووری توانی جیاوازیەکەکەم کاتەوە بە لێدانی ڕاستە و خۆ گۆڵ یەکەمی بۆ تیپەکەی تۆمار کرد. لا نیوەی دۆم لە خولەکی 68 ئەمجارە سەفین ئەسیستی کرد و ئیڤان خالید گۆڵی سێمیشی بۆ هەولێر زیاد کرد. لكن أربيل من كرة مرتدة من محاولة داخل أربيل في مرمى الكرخ بعد ما كنا نعتقد أن فريق نادي الكرخ قريبا دوای تەنها سێ خولەک ئیزی ئیڤیانی جارێکی دیکە جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە و گۆڵی دومی بۆ کەرخ تۆمار کرد. على قدم اللاعب إيزي إيفياني وبالتالي تخلص بهذه الطريقة المنطقة الجزاء. لا خولە 65 شێرکۆ کەریم تۆپێکی بەرز کردەوە و یوسف بن سۆدەی تورسیش گۆڵی چوارەمی بۆ هەولێر پێتۆمار کرد. لهدفين. لاحظ هنا الإعادة مر بهذه الطريقة شيركو وهيأها داخل منطقة الجزاء. یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی هەولێر کۆتایی هات. بەم سەرکەوتنە هەولێر بە 22 خاڵ لە خانەی نوێمی ڕیزبەندی دەبیندرێت. کەرخیش هەر لە خانەی 18 ڕیزبەندیە و 12 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێام.